ئەم کاتتان باش. شەڕ و ئاڵۆزەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستین پێی نایە ڕۆژی یانزەمەوە. بردومانە چڕەکانی ئیسرائیل بۆ سەر فەڵەستین و کەرتی غەزا دۆخێکی مرۆیی سەختی دروست کردووە، بە تایبەت دوای ئەوەی کە دوێنێ شەو نەخۆشخانەیەکی غەزا بردومان کرا و نزیکەی 500 کەس تێیدا کوژران. کوی گشتی کوژراوانی فەڵەستین گەیشتووەتە تا ئێستا گەیشتووەتە نزیکەی 3500 کەس کە بێگومان زۆربەیان ژن و مناڵ و بەتەمەنەکانن. باسی ئەمە لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین تەها شیکەرە و چاودێری سیاسی دەکەین، هەروەها زیاتر تیشکە خەینە سەر پەیوەندی ئێران بەم جەنگە و هەروەها ئەگەری هێرشی زەمینی ئیسرائیل. سڵاوت لێبێت مامۆستا یاسین، سپاس بۆ ئامادەبوونت. ئەم جارەیان حەماس لە ناوجەرگەی ئیسرائیلەوە هێرشەکەی ئەنجامدا. ئەمە واتای بەهێزبوونی حەماسە یاخود لاوازی و کزی دەستگای هەواڵگری ئیسرائیلەوە کو باسەکرێت. ساڵی 2005 بەدواوە کە ئیسرائیل کشاوەتەوە لە غەزە، ئەمە شەشەم جارە مەسەرەن بەریەکەوتنی تند و گەورە لە نێوان حەماس و ئیسرائیل دروست بێ. هەر یەک لەو بەریەکەوتنانەوە هەر جەنگانی کە ڕووی داوە ئیسرائیل گفتی داوە کە دەست بەسەر حەماسا بگرێ یا کۆتایی پێبێنێ یا لە ناوی ببە، بەڵام بە سروشتی پەرەسەندنی بزوتنەوەکە یا گروپەکە هەموو جارێک لە جارەکانی تر بەهێزتر بووە لە ڕووی ئەو چالەکی سەربازیانەوە ئەیکا لە هەمان کاتا قوربانیەکان زیاتر بوون، کاولکاریەکان زۆرتر بوون لە ناو فەڵەستین. ئەوەی کە ئێستا بۆ بەمای نیگەرانی بۆ ئەمریکا بۆ ئیسرائیل و بۆ ئەو دەوڵەتانی تر کە لە غەزە کە گەمارۆ دراوە لایەکی مەسرە لایەکی تری ئیسرائیلە و لایەکی دەریایەوە لە هەموو لایەکەوە لەژێر کۆنتڕۆڵایە. چۆن بزوتنەوەیەکی سیاسی بزوتنەوەیەکی سەربازی توانیوێتی پەرە بە تواناکانی خۆی بە موشک دروستکە، تیاری درۆن دروستکە، بتوانێت لە ڕێی دەریا و لە ڕێوسکانیەوە لە ڕێ ئاسمانەوە لەمانەوە پەلاماری ئیسرائیل بە وەکو ئەوەیە. ئەمە یەکێک لەو شتانی کە ئێستا هەیە لە دنیا، گروپی بچووکیش یا خەڵکی بێهێزیش یا خەڵکی گەماردراویش شتی گەورەیان پێکرێ بەپێی ئەو بە دوواداچوونانی لە دوای جەنگەکە کراون. مەسەلەن دەبابە هەیە بای 7 ملیۆن دۆلارە، بەڵام بە ڕۆکێتێک تێشکێنراوە کە بای 500 دۆلارە. ئەمە نمونەیەکە لە دوای ساڵی 2010 بەرەو ژوور و لە شەڕی ئۆکرانیا، لە شەڕی حوسیەکان لەگەڵ سعودیە، لە شەڕی گروپەکە چەکدارەکان لە سووریا لەگەڵ ڕژێمی ئەسەد، پەرەی سندووەکە گروپ و هێزی بچووک، بزوتنەوەی بچووک، سوپای بچووک، میلیشیا، چەکدار، بزوتنەوەی بچووک ئەتوان شتی گەورە بکەن. مەسەلەن حوسیەکان بە درۆنێک بای 200 دۆلارە جاری وایە بەرمیانی بیرێکی نەوتی سعودیە پەکەخەن کە تێچوویەکی زۆر کولفەیەکی زۆر ئەکەوێت. حەماس بە تێچوویەکی کەم توانێتی زەربەیەکی معنەوی و گەورە لە ئیسرائیل بە. ئەڵبەت ئەمە سروشتی ئەو بزوتنەوە بچووکە بەرتەسکانەیە کە ئەتوان دەستی گەورە بۆشێ. سایەسی لە ئێستاە ئەو توانە و هێزە گەورەی ماوە حەماس یاخود تەنها چاوەڕێی بەرگریەکەت. خۆی مەسەلەی ئەم شەڕە تۆزێ چارە نووساز و یەکلاکەرەوەیە لە ڕوویەکەوە، ینی هیچ مانایەک بۆ ئاسایشی ئیسرائیل نامێنێتەوە ئەگەر بێت و حەماس گورزێکی گەورەی بەرنەکەوێ یاخۆت بەردەوام پەیتا ئێمە ڕۆژانە بیسین گفتی ئەوە لە نەتەنیاهۆ لە بەرپرسە گەورەکانی ئیسرائیل کە حەماس لە ناوەبن کۆتایی پێیان. هەرچەند ئەمەە تازە نییە، ئەمە لە هەموو شەنگەکانە ئەم گفتە دراوە بەشێکە لە حاڵەتی جەنگ و بەشێکە لە ئەو ئامادەکاری کە لە ئیسرائیل هەیە. بەڵام مانەوەی حەماس بەم توانایی ئێستا جەنگ بۆستێ یاخود بەبێ ئەوەی کە گورزێکی گەورەی بەرکەوێ، چونکە ئاسایشی نەتەوەی ئیسرائیل لە بڕبڕی پشتەوە لێی دراوە، نەک لەبەر ئەوەی کە مەسەلەن 1400 یان نزیکەی 500 ئیسرائیلی کوشراوە یا چوونەتە ناو ئیسرائیل، لەبەرەوەی ئیسرائیل دەوڵەتێکە دەورە دراوە بە 4 دوشمنیانی لە سووریاوە، لە لوبنانەوە، لە فەڵەستینەوە، لە میسرەوە، یعنی کە بەڵێ ڕێکەوتنامەی ئاشتی لەگەڵ میسر هەیە، بەڵام لە عەقیدەی بینا دوژمنن، یعنی و قاعیدە و ئەوانش لەو سنوورانان. ئەم دەوڵەتە لەسەر ئەوە بنیانراوە کە ئاسایشێکی زۆر بەهێزی هەیە و سیاسەتێکە لە سووریا و لە سەردەمی 2011 و پەیڕەوێکە پێی سیاسەتی ڕەدا دەست پێشکەری پێش ئەوەی کە دژمن هێرش بێنێ ئەبێ ئیسرائیل هجومی بردبێ و دای مەشارەکەی بردبێتە خاکی دژمنەکەی و نەیهێشت بە هیچ بەر ئاسایش بکرێت. ئێستا چونتە ناو قۆڵایی ئۆردوگا جوولەکە نشینەکانەوە، ئێستا سیستەمە هەواڵگریەکان مەسەلەن پەکیان کەوتووە، ئێستا شپرزەی لە ناو سوپا دەرکەوتووە، زۆر شت کە جاران ینی خەڵکی ئیسرائیل پیانەوە بۆ ئەو قۆناغانان تێپەڕاند و لە دوای 1970 کە سوپای میسری لە خەڵی خەتی بارلیف پاڕینەوە و گورزێکی گەوریان لە ئیسرائیلەکانشان
لە دوای ئەوە ئیسرائیل شتی وای بەخۆیەوە نەدیوە و نیوەی ئەمەشی بەخۆیەوە نەدیوە لە مێژووی دامەزرانیە لە ساڵی 1940 تا ئێستا بەڵێ شتەکە بە قەبارەی دەوڵەت ڕۆدا لە وڵاتانی ترش ئێماڵێن 11 سپتەمبەر لە ئەمریکا لەوە گەورەتر ڕوویداوە بەڵام جیاوازیەکی ئیسرائیل بە دژمن دەورەتراوە ئیسرائیل لەسەرەوە بنیادنراوە کە خەڵکی جوولەکە لە سەرانسەری ینی جوو لە سەرانسەری دنیاوە دێن بە هیوای نیشتەجێ بوون لە خاکی ئەوێەوە پشتیان بە ئاسایش قایمە ئێستا ئاسایشەکە کەوتوتە مەترسیە بۆ ئیسرائیلەکان تەحەدایەکی گەورەیە لە بەرامبەریشە تیاچوونی حەماس یا لە ناوچوونی کابوس و هەواڵێکی ناخۆش و شۆکە بۆ ئێران بۆ حیزبەڵڵا و بە ئەکیدی ینی ئەبێتە لە دوای حەماس سەرەی حیزبەڵڵا دێ بۆیە بە هەر نرخێک بووە بە هەر جۆرێک بووە بە گوشار بێ بە هەڕەشە بێ بە جوڵانی شەقام بێ بە ئەو شتانی کە ئەو گرژانەی ئێستا لە وڵاتانی ترێبین ئێرانیەکان هەوڵەدەن نەهێڵن حەماس بە چارەنووسێکی خراپگان نەک لەبەرەوەی کە دۆست و هاوپەیمانی حەماسن بەڵکە لەبەرەوەی کە لە دوای حەماس سەرەی حیزبەڵڵا دێ هەر چارەنووسێکە ڕوبەڕووی حەماس بێتەوە ئەبێتە پێشینە و نمونەیەک بۆ حیزبەڵڵای لوبنانیش کە باڵێکی ڕاستەوخۆی ئێرانی هەر لە سەرەتای شەڕەکەشەوە مامۆستا ئیسرائیل و ئەمریکا هۆشداریاندا لەوەی کە ئێران لە باشووری لوبنانەوە بەرەیەکی شەڕ دروستەکات ئەمڕۆ 11 ڕۆژە شەڕەکە تێپەڕیوە تا ئێستا ئێران ئەو هەڕەشەیە ئەکات ئێران پێیەکرێت بەرەیەکی شەڕ دروست هەیە خوشتری خۆی کردنەوەی بەرەیەکی شەڕ حساباتی زۆر زۆوردی ئەوێ بە تایبەت لە 2006 لوبنانیەکان ئەزمونیان هەیە لەگەڵ شەڕ لەگەڵ ئیسرائیل ئەوەی کە ئێستا لە غەزە ڕوئەدا شتێک کەمتریانی لە لوبنان ڕوویدا یعنی کاولکاری و ئەو توانە لە ڕادەبەدەرەی کە ئیسرائیل هەیەی تاوان ئیسرائیل وڵاتێکە پەرژین کراوە دروست پەرژین کراوە بەوەی کە گەورەترین توانای وەڵامدانەوە سەربازی هەبێ لە ناوچەکە بە بەراورد بە هەموو هاوتاکانی چونکە لە چوار لاوە بە دوژمن دەورە دراوە وڵاتێکی بیانیە لە ڕووی سیستەمەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی ئاینەوە بۆیە پێویستە ئەمەە بەهێز بێ بتوانێت بە دەرەقەتی هەموو لایەک بێەوە ئیسرائیل واجی هەیە کە ینی لە پشتەوە ئێمە ئێستا بینین ینی پارپشتێکی بێ سنووری ئەمریکی هەیە بەریتانی هەیە فەڕەنسی هەیە ئەوروپیەکانان لەبەرەوە ئیسرائیل خۆی تەنها نییە لێرە ئەگەر ئێرانیەکان بەڕای بدەن بچنە شەڕەوە لەگەڵ ئیسرائیل بەمانە چوونەتە شەڕ لەگەڵ ئەمریکا بەمانە چوونەتە شەڕ لەگەڵ بەریتانیا لەگەڵ وڵاتانی تر بۆ حساباتی زۆر زۆوردی بۆکەن و شەڕ کاتێکدا گرسێ کە ئێران خۆیان ئەماڵێن و ئاماژەکانیش پشتڕاستی ئەکاتەوە کە حەماس ڕوبەڕووی ئەگەری تەسفێ بێتەوە ینی هەوڵ بن حەماس کۆتایی پێ بێن وەکو ئەو خەونانی ئەوەی کە ئیسرائیل بە ئامانجی خۆی دانا بۆیە کردنەوەی بەرەیەکی شارکردنەوەی ئاسانە بەڵام دوایی لێکەوتەی هەیە تەبعاتی هەیە لوبنان جیاوازێکیشی هەیە وەکو فەڵەستین نییە لوبنان هەمووی شیعە نییە و هەمووی حیزبوڵڵا نییە مەسیحیتایە دروزیتایە دۆخێکی ئابووری خراپی هەیە ڕای گشتی لوبنانی لەگەڵ ئەوە نییە کە لوبنان بچێتە بەڵێ لەگەڵ ئەوەیە پشتیوانی لە بەرگری فەڵەستین بکات دژی ئیسرائیلە بەڵام لەگەڵەوە نیە کە لوبنان بێ بە بەشێک لە شەڕەکە بۆیە حیزبەڵڵا ئەوەسێ تا ئێستا بە شێوەیەکی مەدروس چەند جوڵەیەکی سنووردار ئەکاکە لە ئەو خاکە لوبنانیانن کە داگیر کراون لەلایەن ئیسرائیلەوە بە یەک ئامانج بە ئامانجەوەی کە ئیسرائیلەکان سەرقاڵکە و بەهانای حەماسەوە بچێ و مەسجی ئەوە باکە ئێمە ئامادەین و ئەو 200,000 سەربازەی کە لە دەوروبەری سنووری لوبنان بڵاو کراوەتەوە بۆ چاودێری سنووری لوبنان بڵاو کراوەتە نەیبن بۆ غەزە چونکە ئەوە بارگرانیەکی زیاتر بۆ حەماس دروستەکە ئەوەی کە حیزبوڵڵا ئەیکات تا ئێستا زیاتر هەوڵی بارسوکردنی حەماسە نەک هەوڵی چوونە ناو شەڕ و هەتا ئەم دەقەیە بەپێی ئەو ڕاپۆرتانی کە لە لوبنان هەن حیزبوڵڵا گەرنتی نەداوە کە بەشداری شەڕەکە یان نای کە ئەمریکەکان زۆر هەوڵیاندا وڵاتانی بیانی زۆر هەوڵیانداوە لە ڕێگەی نێوانگیرەوە پرسیار بکەن لە حیزبوڵڵا ئایا ئێوە نێتان نەیە بەشداری شەڕ بکەن تا ئێستا بەڵێ و بە نەخێر ئەو وەڵامیان وەرنەگرتووە کە ئەمە ژوای کردووە لە نیگەرانی و لە چاوەڕوانیە بمێننەوە و ئەمە لە تۆ باسەکەی ڕۆژی 11 ئەمە هەتا ئێستا خەڵک چاوەڕێی دەرکەوتنی حەسەن نەسڕڵڵاکەن تا ئێستا دەرنەکەوتووە قسەیەکی نەکردەوە بەڵێ و بە نەخێر ئەمان هیچ ڕەتفعلێکی جدی یاخود ڕاستە و خۆیان نەبێت بۆ بەڵێ یاخود بۆ نەخێر ئێران بەتەنها ئەتوانێت ئێران لەو ڕۆژەوەی کە جەنگەکە ڕوویدا بە جۆرەها شێوە هەوڵەدا کە بارگرانی لەسەر حەماس سووک بکات مەسەلەن وەزیری دەرەوەی ئێران هات گەشتێکی کرد بە ناوچەکە بۆ سووریا بۆ لوبنان چووە قەتەر لەوێ حەماسی بینی و زیاتر وەکو ئەوەی کە جەبهەکە لە ئێرانەوە هەڵبسوڕێن ڕێمامەڵی ئەکرد و لێدوانی ئەداوە مەسجی ئەنارد بە هەموو لایەنەکان لە کاتێکە ئەبێ ینی ئێران تەرەفێک نییە بە ئاشکرا لە من تەرەفێک نیم لە شەڕەکە لە نێردەکەی لە نیویۆرک لە ئێمە تەرەفێک نین لە شەڕەکە بەڵام ئەو مامەڵە و لێدوان و دەرکەوتن و شۆیەی کە وەزیری دەرەوەی ئێران کە تەوان
پەیوەندی بە سوپا زۆر بەهێزە وەزارەتی دەرەوەی ئێران و ئەم بەتایبەت ئەم لەهیانە کە باڵی سوپایە وەکو بەڕێوەبەری بەشێک لە جەنگەکە دەرەکە وە لە دەرکەوتێکی زۆر دەگمەن و مەدروسیشە لەم دوێنێ ڕێبەری شۆڕشی ئێرانی عەلی خامنەی نوخبەیەک لە ئێرانی کۆ کردوێتەوە و بوتێتی ئێمە ئەگەر بێت و شەڕەکە پەل بهاوێژێ ناتوانین ڕێگری بکەن لە باڵەکانی مقاومەوەی کە پیاڵێن بەرەی مقاومە کە دەستوەردان نەکرد. ئەم مەسجێکە ینی هەڕەشەیەکە کە ئێمە بەس کەی شەڕەکە پەراسێنێ کەی ئەو بڕیار ئەدرێ. ئیسماعیل ئاقانی فەرماندەی فەیلقی قودس لەگەڵ بەرەو لایەنە گروپە شیعەکانە کۆ بێتەوە بە تایبەت لە عێراق 16 مانگ کۆبوونەوەی لەگەڵ سەرجەم گروپە شیعەکانی عێراق و لایەنگرانی خۆیان ناکرد. پێتوانی ئەمە پێیان وایان نزیک بووەتەوە لەوە کە جوڵە بکەن یاخود مەسجێکی پێچەوانە ستۆپیان باتیە چاوەڕێ بکەن بڵێ بەشێکە لە گوشار و بەشێک لە ئامادەکاری سیناریۆی داهاتوو. تاوان سیناریۆکانی جەنگی غەزە چییە؟ یەکێ لە سیناریۆ دوورمەوداکانی داگیرکردنی غەزە ینی بەڵێمان گێڕانەوەی احتیلال ئەوەی داگیرکاریەوە بۆ ئەوەی بتوان بەسەر حەماس ئەزاڵ بن. ئەگەر ئەمە ڕوو بدا گورزێکی کەورە بە بەرەی مقاومەکەوێت کە ئەو بەرەیە کە ئێران سەرپەرشتیەکە و ئەو بەرەیە لە ئێرانەوە دەست پێکا بۆ عێراق بۆ سووریا بۆ یەمەن بۆ فەڵەستین. ئەمە ئەگەر چی هەنێکیان ڕاستەوە خۆ سەر بە ئێرانە بن بەڵام دۆست و هاوپەیمان و هاو ئاوازن لەگەڵ ئەو گوتارە سیاسی و سەربازیەی کە ئێران لە ناوچەکە هەیەی بۆ بەرەنگاربوونەوەی وڵاتانی کەندا و بۆ بەرەنگانی خواستی وڵاتانی کەندا و ئاشبوونەوە لەگەڵ ئیسرائیل بۆ بەرەنگاربوونەوەی ئەمریکا ینی باڵادەستی ئەمریکا لە ناوچەکە. ئەمان ئامادەکاری ئەکەن بۆ ئەوینە و پرسیارێکی گەورەش لە جیهانی ئیسلامی و جیهانی عەرەبی دروست بووە کە ئێوە هاوپەیمان بوون و ئێرانیەکان زۆر کەیفیان هات بەوەی کە حەماس پەلاماری ئیسرائیلیدا فرمووتیان بۆکەن. ئەمە پرسیارەکە بەردەوام حتا هەندێک لە سەرکردەکانی حەماسیش ینی وەکو موساب و مەرزوق ینی بە ناڕاستەوە خۆ گلەییان کردووە کە چاوەڕوانەکانیان لە ئێران زیاترە. بۆیە ئەوش دەژێ گوشارێکی زۆری ڕای گشتی بەرەی مقاومەیەوە مانایەک نامێنێتەوە ئەگەر جم و جوڵ نەکە. بۆی بە بەردەوامی ئەم مەسجانە ئەنێرێ بۆ ئەمریکیەکان کە ئەگەر بێت و ئێوە زۆر بڕۆ جدین و جدیش نین جدینین لەوەی کە شەڕ قورسە حساباتێکی قورسە و کولفەی زۆرە و ئایا ئێران مەسەن کە حیزبەڵا بچێتە جەنگەکە و بەواتە ئەوەی کە ئێران ڕۆشتووە و ئایا کولفە بەشەری و مادیەکانی لەسەر لوبنان چەند ئەبێ و ئایا ئەگەری بەشداربوونی ئێران بە حەجم و قەبارەیەک ئەبێ مەسەلەن قسە لەوە ئەکرێ کە ئێران لە گەروی هورمز مەسەن بەشداری بکە قسە لەوە ئەکرێ کە ئێران لە بەرەی سووریا بەشداری بکە قسە لەوەیە کە حوسیەکان بزۆڵێن و بابلمەندە بداخن کێشە بە سعودی و ئیمارات و ئەوانە دروست بن. ئەمانە هەمووی لێکەوتەی ئەو جەنگەن لێکەوتەی بەشداریکردنی ئێرانن و ئایا ڕەتپەرچەکردن و ئەو بەشێک کاولکاری کە ئیسرائیل ئێستا لە غەزاییکا بەو دڵڕەقی و دڕندەیە مەسجێکە بۆ لوبنان و زوو خۆشیان ئەوە ئەڵێن ئەو کەسانی کە ئەیانەوێ بەرەی شەڕەکە فراوانکەن و ئەیانەوێ بەرەیەکی تر بکەنەوە با چاو لە غەزە بکەن. ینی بۆیە بڕیاری بەشداریکردنی ئێران لە جەنگەکە یا حیزبەڵا لە جەنگەکە بڕیارێکی وا ئاسان نییە و کولفەی مادی و بەشەری و لەسەر لێکەوتەی لەسەر هەموو ناوچەکەش زیاترە زۆرە. بەڵام لە زەرفێ لە زەرفەکانە بە دوور نازانرێ ئەگەر بێت و بزان چارەنووسی حەماس کۆتایی هاتنە یا چارەنووسی غەزە داگیرکردنە بە شێوازی وشکانی ئەگەر بە شوێکی محدودیش بێ لە لوبنانەوە لە سووریاوە لەم دوو شوێنەوە ئەگەر هەیە ئێران بەشداربی ئەگەر هەیە لە بەرەی قۆڵی یەمەنەوە جەنگ دەست پێ بکاتەوە ئەگەر هەیە ئەو هەڕەشانی کە بەردەوام ئەیکا دەربارەی گەروی هورمز لەوێش گرژی دروست بێ و ئەو کاتە پێشبینیەکرێ مەسەلەن نرخی نەوت بەرز بێتەوە کێشە بۆ بازاڕی وزە دروست بێ. ئەمە لە کاتێکا خۆی بازاڕە هیلاکە بەدەست شەڕی ئۆکرانیاوە هەڵاوسان زۆرە نرخی وزە بەرزە و ئەوروپا بەرەوزستان ئەچێ هەموو ئەمانە پەیوەندیان هەیە بەو بڕیارە و بە ئەو پێشاتی ئێران و ئەمریکاییدا بۆ حساباتێکی زۆر ئاسان نییە کە لە شەو ڕۆژەکە ئێران بەشداری بکە بڕێردا. لە ژێرەوە ئێران هاوکاری سەربازی و مادی حەماسی کردبێت لە سەرەتا هەڵگرسانی جەنگەکەیە چون حەماس تەسەور ناکرا ئەو نەبێت. تاوان مەسەلەی کۆمەکی ئێران بۆ حەماس شتێکی شاراوە نییە بەڵام پرسیارەکە لەوەیە ینی ڕاستە و خۆبڕێ مەسجی دژبەیەک هەیە دەمێک ئەڵێن ئێمە مەسەلەن هاوکاری حەماسمان کردو بەڵام ئەم جەنگە جەنگێکی فەڵەستین نییە بڕیاری هەڵگیرسانەکەی و تەکنیک و شێواز و کات و شتەکەی ئێمە پەیوەندیمان پێوەی نییە. ئێران ناتوانێت خۆی بێبەری بکات لە حەماس بە تایبەت کە هەردووکیان تەقاریری ئەمریکی زۆر باسیەوەکەن لە بەهای ڕابردووە
لە لوبنان کۆبوونەوە کراوە لە نێوان حیزب الله و حەماسا و ژووری عملیاتی مشترەکێ لە نێوان هەموو گروپە ئێرانیەکان لە لوبنان و سووریا لەگەڵ حەماسا و زانیاری ئەگۆڕنەوە و حەماس سەردانی ئێرانیان کردووە و لەم دوایە نێوانیان سارد بوو لەگەڵ ئێرانە لەبەرەوە حەماس دژی بەشار ئەسەد وەسانەوە ماوەیەک لە دوای 2011 ساردیەک لە نێوان حەماس و بەرەی ئێرانیا دروست بوو بەڵام لەم دوایە ئەوە تەجاوز کرا و ئاشت بوونەوە و حەماس هێزێکی گەمارۆدراوە بزوتنەوەی حەماس لایەکی ئیسرائیلە و لایەکی مەسرە و هەر شتێک بە مەعبەری ڕەفەح بچێ مەسرەکان ئاگادارن و لەسەر ئەوان شەو ئیسرائیلەکان ئاگادارن ئەگەر ئێرانیەکان بە قاچاق کۆمەکی حەماسیان نەکردبێ لەکوێ ئەو تەکنیک و تەقەمەنی و حتا ینی زۆر راپۆرتان باس لەوەکەن کە ئێرانیەکان حەماسیان بردووە لە سووریا تەدریبیان مشقیان پێکردوون و ئۆردوگایان بۆ دروستکردن ئۆردوگای جوولەکە نشین لەسەر هاوشێوەی ئەوەی کە لە ناو ئیسرائیلەیە چۆن اقتحامیکەن چۆن پرۆسەکە ئەنجام بدەن و زۆر وردەکاری ئەمە ئیشی ساڵێک زیاتریش ئەبێ ڕەنگە 2 ساڵیش ئەبێ مەسەلەن بەدیقەت راپۆرت هەیە باس لەوە کە حەماس ئەو خەڵکانیان هەڵبژاردە بچێتە ناو ئیسرائیلەوە کە کەسی پلەیەکیان بەدەستی ئیسرائیل کوژراوە یا کە مەندام بووە بۆ ئەوەی ڕقوقینیان ئەستور بێ بۆ ئەوی شەڕەکە شەڕی دوژمن بەرامبەر دوژمن بێ بۆی ئەو کەسانە سارد نەبنەوە هەموو دیراسەکردنی ئەم شتانە و ئەم پلان و خەتانەوە بەکارهێنانی ئەو تەکنیکە سەربازیە کە لە شێوەی تەکنیکی حوسیەکان ئەچێ لە شێوەی حیزب الله ئەچێ ینی هەموو ڕێگاکان ئەچنەوە سەر ئێران وەکو مەسرەکان ئەڵێنانی هیچ دووکەڵێک بەبێ ئاگر نییە بەڵێ ئێستا ئەمریکیەکان ئەڵێن ئێمە بەڵگەی ڕاستە خۆمان لە بەردەستانەیە کە ئێران تێوەگلابێ سەپۆرتی شەڕەکەی کردبێ یا ئەو هەڵگی سێنەری بێ بەڵام هەموو ئەم شتانی کە لەلایەن حەماسەوە بەکاردێ جۆرێک لە جۆرەکان جێپەنجێکی ئێرانی پێوە دیارە. مامۆستا پێوەست بە عێراق و بەرەی مەقاومە عێراق وەرۆکو زانیت یان هەمومان زانیمان دوای ئەوەی کە ئیسماعیل عاقانی هاتە عێراق لەگەڵ گروپە شیعەکان کۆبووەوە ڕۆژێک دوای ئەوە واتە ئەمڕۆ هەوڵی هێرشێک دراوە سەر باڵێۆزخانەی ئەمریکا ئەمە چ پەیوەندیەکی بە ئەو کۆبوونەوەی عاقانی لەگەڵ گروپەکان هەیە مەترسی شتیوا دووبارە بوونەوەی شتیوا لە عێراقا هەیە؟ بەڵێ لە عێراقێکە لەو وڵاتانی کە لەسەر لێوانی مەترسیە بۆیە هەر لە سەرهەڵدانی شەڕەکەەوە سعودیەکان و ئیماراتیەکان پەیوەندیان بە حکوومەتەوە کردووە و بایدن قسەی لە سوودانی کردووە یعنی سوودانی چۆن نیویۆرک بایدنی نەبینی بەڵام لەم جەنگە بایدن تەلەفۆنی بۆ کردەوە لەبەرەوەی لە عێراق بەرەیەکەیە کە ئەو چارچەوەی هاواهەنگی شیعەکە ئێستا حکومڕانیەکان خۆیان بە بەرەی مقاومە ئاسان مەسەلەی دژایەتیکردنی ئیسرائیل و ڕەتکردنەوەی ختابی ئیسرائیل لە ناو شیعە مشتومڕی لەسەر نییە یعنی ئێمە سێجەم سەرمانەیە لە شیعەی عێراق سیستانی سەدر چارچەوەی هاواهەنگی لە ڕووی ئاینی لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی سیاسیشەوە هەر سێجەم سەرەکە لەم شەڕە ناکۆکیان لەوە نییە کە پشتیوانی لە فەڵەستین بکەن و دژی ئیسرائیل بن سیستانی بەیانی دەرکردووە سەدر خۆپشاندانی ملیۆنی کردووە بەڵام چارچەوەی هاواهەنگی چەکدارن و گروپی سەربازیان هەیە حتا خەڵکیان هەیە لە سووریا ینی ئێمە باسی بزوتنەوەی نوجەبا باسی کەتایبی سەیدی شوهەدا بەدر هەموو ئەمانە لە سووریا تەواجودیان هەیە گروپ بارگایان هەیە و ئەگەر هاتوو مەسەلەن شەڕەکە لە سووریادا بگیرسێ ئۆتۆماتیکی ئەوانش بەشدارە بنتیایە بۆیە ئەمانە بەردەوام لە کۆبوونەوەن و لە یەکەم ڕۆژی جەنگەکەەوە ئەو گروپانی زۆر بە ئاشکرا وتویانە ئێمە چینە جەنگەکەەوە مەسەلەن عەسایب بزوتنەوەی عەسایب کە یەکێکە لە کۆڵەکەەکانی حکوومەت یەکەم بەیاننامەی قەیس خەزعەلی ئەمینداری عەسایب ئەوەیە کە ئێمە تەماشاچی نین بەشداری و هەروەها گفتی داوە کە ئەوان تەلەفۆنی بۆ ئیسماعیل هەنیە کردووە بڵاوی کردوێتەوە بە ئاشکرا لە کاتێک کە ئەوان لە حکوومەتی عێراقن بڵاوی کردوێتەوە کە ئەوان پەیوەندیان بە ئیسماعیل هەنیەوە کردو پیرۆزبایی جەنگەکەیان کردو و ئامادەیشیان دەربڕێەوە مەسەن هادی عامری کە یەکێکە لە کەسایەتیە بنەڕەتیەکان لە ناو چارچەوەی هاواهەنگی لە کۆبوونەوەیکی عەشایی لای بەغا لە نزیکی بەغا هەڕەشەی کردو ئەگەر ئەمریکیەکان هاوکاری ئیسرائیلەکان بکەن بە ئاشکرا ئەوانیش بەرژەوەندەکانی ئەمریکا ئەگرن بە ئامانج کەتایبی سەیدی شوهەدا کەتایبی حیزب الله بزوتنەوەی نوجەبا عەسایب بەدر ئەم پێنج تەرەفە کە هەر پێنجیان چەکدارن و لە ناو حکوومەت و لە ناو پەرلەمانی عێراق تەواجودیانەیە بە ئاشکرا بە بەیاننامە بە لێدوانی سەرکردەکانیان ئامادەیان دەربڕێەوە بۆ بەشداریکردن لە جەنگی دژە ئیسرائیل لە ئەگەری پەرەسەندنی جەنگەکە و ئەمە یەکێک لەو مەترسیانەی کە عێراق ڕوبەڕووی ئەبێتەوە زائید زۆر راپۆرت و زۆر زانیاری ڕۆژانە بڵاوکرێتەوە کە ئەمانە نەک ئەوە هەر قسە بێ هەڕەشە و ئامادەکاریە یاخود فعلن ئاگادار بی هیچ شتێک کۆکراوەتەوە هێزێک کۆکراوە بە پێ و زانیارە بەردەستانی کە هەندێک لە قیادەی گروپە شیعەکان ئەمانی کە ناومان بردن چوونەتە سووریا و لوبنان
لە عێراق نەماونەتەوە بۆ چاودێری دۆخەکە بۆ گۆڕینەوەی زانیاری لەگەڵ ئەو تۆڕەی کە پێوترێ بەرەی مقاومە کە حیزبەڵڵان و لەگەڵ ئەو گروپە عێراقی و گروپە شیعانەی کە لە سووریا. زانیاری تریش هەیە، راپۆرتی تریش هەیە باس لەوە کە هەندێک چەکداری عێراقی پێکراون و کوژرا و بریندار هەیە لە بەرەی لوبنان، ینی بەڕاستەوخۆ بەشداریان کردووە و ژوورێکی عملیاتی هاوبەش دروست بووە. راپۆرتێکی تر هەیە و زانیارێکی تر هەیە کە هەموو ئەمانە لە میدیاکانە بڵاو کراونەتەوە و تا ئێستا ڕەت نەکراونەتەوە کە بڵێن وانە. کۆبنەوەی کراوە لە بەغا بەسەر پەرسی سوپای پاسداران بە ئامادەبوونی نووری مالکی و باس لە ئامادەکاری کراوە ئێمە ئەگەر بێت و جەنگەکە پەرەیسن. تەبەن کۆبنەوەکان هەمووی بۆ ئامادەکاری دەربارەی ئەگەری پەرسەندنی پێشانی جەنگەکە و فراوانبوونی و داگیرسانی لە سووریا لە عێراق باز لەوە کە ئەو کاتەیە کە خەزق لە ئەو کاتەیە کە حەماس ڕوبەڕۆی ئەگەرێکی چارەنووسێکی ترسناک ئەبێتەوە وەکو لە ناوچوون یا ئەو کاتێک کە ئیسرائیل بچێتە ناو غەزەوە، چونکە مانەوەی ئێران بە تەماشاکەر و ئەگەر غەزە داگیر بکرێتەوە پرسیارێکی گەورە لەسەر ئەوە دروستەکە، ینی لەسەر چارەنووسی حیزبەڵڵا دروستەکە، پرسیارێکی گەورە لەسەر دروشمەکانی ئێران دروستەکە کە ئەو ئەڵێ ئێمە مەسا مقاومەین و ڕێگە نادەین و ینی مەسەلە ئێران دەربارەی ئیسرائیل مەسەلێکی جددیە، ینی و هەموو لە هەفتاونەوە تا ئێستا لەسەر ئەوە دامزراوە. هەروەها ئێران هەر خۆشی گورسی گەورەی لە ئیسرائیلەوە بەرکەوتە وەکو کوشتنی زانە ئەتۆمیەکان وەکو ئەوەی کە لە سووریا ڕۆژانە باڵا ئێرانیەکان بە ئامانجەگیرن بۆیە تۆڵی بەلای ئیسرائیلەوەیە و ئەمە ئەگەر بۆ ئیسرائیل سەر بگرێ بۆ ئێران هەواڵێکی ناخۆشە و ئەگەر حەماسیش بمێنێتەوە بۆ ئیسرائیل هەواڵێکی ناخۆشە. بۆیە گرژەکە زۆر جددیە، مەسەلەکە زۆر جددیە. عێراق لەبەر ئەوەی کە ئەو گروپانەی تیاوانە لە حکومڕانیان و ئێستا مەواردی دەوڵەتشیان لەبەردەستایە، پارەیان هەیە و چەکیان هەیە و ویزە و تایارە و ئیمکاناتی دەوڵەتیش ئەتوان بەکاربێن و بە ئاسانی هاتشۆ بکەن نێوان سووریا و عێراقا. ئەوانش ینی لە دۆخێکی ئەوە ئامادەسازیان بۆ عێراقێکە لەو دەوڵەتانی کە مەتەستی لەسەرەوە سوودانی بەردەوام هەوڵەدات کە ینی باڵانسێک ڕاگرێ و وڵاتانی عەرەبی چاویان لەسەرەوەی کە عێراق نەبێ بە بەشێک لەوە، مەسەن سیسی بانگێشتی سوودانی کردو بچێ بۆ مەسەر، سعودیەکان قساکەن، ئیماراتیەکان قساکەن، کۆشکی سپی قسە لەگەڵ سوودانیەکەن، تا ئێستا توانیانە مەسەن باڵانسێک ڕاگرن، بەڵام ئەمە تاکەی بەردەوامە بێ شلۆقە، ینی گرنتی نییە کە ئەو هێوریەی لە عێراقا هەیە تا سەر بەردەوام. سپاس بەڕێز یاسین تاها، شارەزا و شیکەرەوەی سیاسی، سپاس بۆ ڕوونکردنەوە و شیکردنەوەکانت، سپاس بۆ تۆ کە ئامادەبووی لێرە، سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون. خواتان لەگەڵ.